لەگەر هاتینی مانجی ڕەمەزانی پیرۆز 500 سیدیمان تۆمار کرد کە لە 30 محازەرە پێکاتوە دابش دەکەین بەسەر و کەسانی کە سیارەیان هەیە تا ناو سیارەی بتوانن کاتەکان بە خواپەرستی و عیبارەت لە قەڵەم بدەن و هەروە ئەو نامیلکەشمان ئەوە کردیا تەبع کردیا ڕەنگە بە 3 جۆرە نامیلکەیە یەکیان 30 ڕێنمایی و ئاداب بۆ ڕۆژوگرت و هەروە یەکیان پاداشتەکانی سیواک یەکیشان وا بزانە ئەو ڕەمەزانە ئاخر ڕەمەزانە تقریبا 2000 دانەمان تەبع کردیا بەسەر هاوڵاتیاندا تا باشەکەن ئەتاوەکو ئەو ڕەمەزانەی بکەنە خواپەرستی سوود و قازانجی زۆر لەبینن بەوەستی ئەوەی خزمەتی میلەت و خاک و نیشتیمانی خۆمان بکەین داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەو ڕەمەزانە بەدامە و دۆمینە و کات نەکوژن بەرکو نوێژەکان بە جەماعەت بکەن کتێب بخوێنەوە باشترین عیبادەت لەو مانگەدا تۆمار بکەن چونکە ئەو مانگەیە کە مانجی قورئانە ئەو مانگەیە کە ئینسان زەخیرەیەکی زۆر تێدا کۆ بکاتەوە بەرکو خوای پەروەردیگار لە گوناهەکانی ئەو 11 مانگەی ڕابردووی خۆش بی ئەگەر ئەم مامۆستایانە وەکو قیزایان کۆمەڵ ئیسلامی هەستان بە دابشکردنی ئەو نامیلکانە کە 3 جۆرە نامیلکەیە و لەگەر چەند کاسێتێکە دابش دەکەن بەسەر ئەو شوفێرانە و بەسەر دوکاندار و بەسەر خەڵکیدا بۆ ئەوەی بەشێک لە کاتی خۆیان لەو ڕەمەزانەیدا بە خێر بەسەر بن وهروە سوود و قازانج لێ ببینن و ئەوش تەشجیعەکە لە بۆ ئەوەی کەوا خەڵک لەو ڕەمەزانەدا هەوڵ بداتن یعنی زیاتر کاتەکانی بەخینەوە بەسەر بە نەوەکو بەسەر ئیلا لە دیارفیلم و بە فەیسبوک و بە شتانە بۆیە وەکو بینهێنانەوەک لە بۆ خەڵکی ئاگادار بن ئەو ڕەمەزانە کە دەڕواتن وا بکەن کەوا دەرەزەی باش بین لەو ڕەمەزان لە کۆتاییەکەیدا ژیان هەموو بە عیباد بستە سەری